ڕێوەڕەسمی هەڵبژاردننی شاجوانی مەزنی جیهانی بۆ ساڵی 2015 لە وڵاتی تایلەند بەڕێوە دەچێت و تێیدا 180 کچی وڵاتانی دنیا بەشداری دەکەن و لە 25 مانگە یەکێکیان ناسناوی میس گراند ئینتەرناشناڵ دەباتەوە. لێلی چوپانی خەڵکی شاری ماباتی ڕۆژهەڵاتی کوردستانە و بە ناوی کوردستان بەشداری ڕێوڕسمەکە بوو، بەڵام دوای چەند ڕۆژێک لە بەڕێوەچوونی ڕێوڕسمەکەی بەجێهێشت و لە تایلەندەوە گەڕایەوە وڵاتی سوید. چوپانی بە ڕۆژنامەی ڕووداوی ڕاگەیاندووە کە بەڕێوەبەراتی ڕێوڕسمەکە زۆر ناپرۆفشناڵانە مامەڵەیان کردووە، کچە کاندیدەکانیان وەک کاڵایەکی بازرگانی بەکارێناوە. گوتوویەتیشی کە بەشێک لە کچەکان نەیانتوانیوە خواردنی تایلەندی بخۆن. بەڕێوەبەراتی ڕێوڕسمەکەش هیچ خواردنێکی دیکەی پێنەداون و هەندێک لە کچەکان بەهۆی برسێتیەوە نەخۆش کەوتون و چوونەتە نەخۆشخانە. هەر بۆیە ڕێوڕسمەکەی بەجێهێشتووە و بەردەوام نەبووە. شاجوانی مەزنی جیهانی ماوەی 3 ساڵە لە وڵاتی تایلەند هەڵدەبژێردرێت. ئەم ساڵ 180 کچی وڵاتانی دنیا لە تایلەند پێشبڕکێ دەکەن. هەر لە نێو کاندیدەکانیشدا کچێکی دیکەی کورد بە ناوی شادی عوسمانی بە ناوی ئێران پێشبڕکێ دەکات. لەیلی لە تایلەند جێی سەرنجی بەڕێوەبەراتی ڕێوڕسمەکە بوو. دوو جاریش لە دەنگدانی ئەلکترۆنی بۆ هەڵبژاردننی شاجوانی مەزنی جیهانی لە لیستی بێسترین 20 کاندیددا بوو. لە بەرامبەرە قسانەی چوپانی بەڕێوەبەراتی شاجوانی مەزنی جیهانی بە ڕۆژنامەی ڕووداوی ڕاگەیاندووە کە چوپانی یاساکانی ئەو گرێبەستەی شکاندووە کە بەهۆیەوە وەک کاندیدی کوردستان لە ڕێوڕسمەکە قبوڵ کراوە، هەر بۆیە دوور خراوەتەوە. دەرباز یونس ڕووداو